ئەی ئەمان کە ژیانیان بە کاتی لەوێایەوە تا قوربانیەکن چۆن نابێت شوێنەکەیان باش بێ یان پێویستەکە ئەگەر پێویستیان بە چارەسەری دەرونیە زۆر بەڕێکوپێکی و بە مەزبوطی بۆیان کرێ ئایان پێداویستیانی کە دکتۆرێکی بۆ دابینەکرێ یان پێداویستی کە مدەیەکی زۆر لەوێ خوێندنەکەی لاوانێ بفەوتێ ئەمانە چیان بۆ کراوە ئایا ئەو ئیشیانەوە بۆ کراوە من بە دڵنیاتەکەم کە ئەو ئیشەی بۆ جۆری کە پێویستەکە بۆ شەڵتەرێک هەبێ کە کچانێکن کە قوربانین بەڕاستی ئیشان بۆ نەکراوە ینی پێویستەکە زۆر بە جوانی و بە باشتر ئیشان بۆ بکرێت موسسەیەکی باش بێ موسسەیەکی پەروەردەیی بێ موسسەیەک بێت چۆن بڵێ نمونەیەک بێ بۆ کۆمەڵگای ئێمە کاتێکە سێ شەڵتەرەکری ئەو ژنانە ئەو قوربانیانی کە ئەچن شەڵتەرەوە زۆر بە باشتر لە جاران بێنە دەرەوە و نمونەش بن بۆ ئەوانی کە ئەگەر کەسێک بێوێت تویژی بەرامبەر بە ژنێک یان بە کچێک بکە چی ڕوبەڕووی چێ بێتەوە پێویستە کات چکە بە زۆری ئەوانی کە لەوێن قوربانیەکە لە ساست خۆیەتی